ڕێز و حورمەت. لەم هەفتەیەدا هاوڕێیان دەمەوێت ئاوڕێک لە یەکێک لە گرنگترین و بەناوبانگترین چامە شێعریەکانی ئەدەبیاتی هاوچەرخی کوردی بدەمەوە کە ئەویش ناڵەی جودایی مامۆستا هێمنی موکریانیە. وەک دەزانن شێعری ناڵەی جودایی وەک لایەنی مێژوویی لە سەروبەندێکدا نووسراوە کە کەم و زۆر هیچ ڕووناکاییەک لە ڕوانگەی مامۆستا هێمنەوە بۆ سەرکەوتنی شۆڕشی کوردی نەبووە. لە ناوەڕاستی هەفتاکان ئەو با بڵێین خەباتەی کە کورد لە هەموو بوارەکانەوە هەوڵی بۆ دەدا تا ڕادەیەک بە بنبەست گەیشتە بوو، بۆیە شاعرێکی وەکو هێمنی موکریانی لە ناوەڕاستی هەفتاکانی سەدەی ڕابردوو کاتێک ناڵەی جودایی دەنووسێت، ناچارە ناڵەی جودایی بە جۆرێک لە ڕۆحیەتی نۆستالژیەوە دەست پێ بکات و لە سەرەتای شێعرەکەوە خوێنەر کاتێک کە دیێڕە شێعرەکان دەخوێنێتەوە ڕوبەڕووی شاعرێک دەبێتەوە کە لە ئاستی گوتاری شۆڕش جێڕانە ئەگەر پاشگەزیش نەبوو بێتەوە دابەزیوە و دێت تەنها باس لە غەمی غوربەت و هاوارکردن و شینجیڕان بۆ سەردەمێکی زێڕین باز دەکات و خەم دەخوات بۆ ئەو کاتێک کە لە ڕابردوو هەی بووێتی بۆ ئەو شوێنێک کە لە ڕابردوو تێیدا ژیاوە و بەگشتی جیابوونەوەی خۆی لە ژیانی ڕابردووی و لە نەتەوەی لە نێو نەتەوە و لە نێو گەلی خۆی وەکو ئێشێکی گەورە باز دەکات و لەوێەوە لە ڕێگای سیمبۆلی شەرابەوە دەست پێ دەکات کە ئەو شەرابێک کە ئەستا ئەو دەیخواتەوە لە چرکەساتی نووسینی ناڵەی جوداییدا بۆ شاعرێکی دوورەوەتەنی وەکو هێمن ڕەوایە و دواتر کە من قۆناغەکانی باز دەکەم کە لەم شێعرەدا هەنگاوەکانی هێمن موکریانی لە نۆستالژیەوە بەرەو گوتاری شۆڕەجێڕی چۆن بووە. نۆستالژیا یا بە تەلەفوزە کوردێکی خۆمان نۆستالژی بە واتایەکی زۆر سادە هەوڕێیان بە مەعنای غەمی غوربەتە. خۆی ئەم وشە ئینگلیزیە لە دوو بەش دروست بووە، نۆستۆس بە مەعنای گەڕانەوە و ئالجیا بە مەعنای دەرد و ئازار کە بە مەعنایەکی سادە بریتێ لەو با بڵێین دەرد و ئازارەی کە لە ساتە وەختی ئێستادا کەسێک هەیەتی بۆ ئەوەی کە دابڕاوە لە ڕابردووە ئاوات دەخوازێ کە بگەڕێتەوە بۆ ئەو سەردەمە زێڕینەی ڕابردووە بە شێوەیەک لە شێوەکان دەرد و ئازاری ئێستای کەم بێتەوە کە ئەمە ئەگەر لە نوختە نیگای دەروونناسیەوە چای لێ بکەین تا حەدێکی زۆر بە واتای جۆرێک لە ئینفعال و جۆرێک لە نەزۆبوون و لە خەسیوبوون و لە با بڵێین دوورکەوتنەوە لە کردەیەکی گۆڕان خوازانەیە. بەڵام مامۆستا هێمن لەم شێعرەدا لە ڕاستیدا و ئەگەر زۆر جار پرسیاریش بکەین لە خۆماندا کە باشە شێعری ناڵەی جودایی کە بۆ جۆرەی باسی دەکەن لە سەروبەندێکی مامۆستا هێمندا نووسراوە کە لە ئەو پەڕی ژیان ناخۆشی لە ئەو پەڕی دۆخی نالەباری دەرونی و تەنانەت ئابووریدا بووە، بۆچی لە حەدیسی نەفسی مامۆستا هێمنەوە بازێکی گەورەی داوە و ئێستا هەموو تاکێکی کورد چارەنووسی تاکە کەسی و نەتەوەیی خۆی لە شێعری ناڵەی جودایی دەبینێتەوە. من لە مێژووی ئەدەبیاتی کوردی کاتێک کە دەڕوانم دەبینم چەند نمونە شعر هەن کە وێستگەی گرنگن لە ئەم نوختە نیگایەوە کە با بڵێین جۆرێک لە
هەستی نۆستالژیکی تێدا بووە، غەمی غوربەتێکی قورسی تێدا بووە بۆ شاعیرەکە، بەڵام دواتر ئەو شعرە کاتێککە بڵاو بووتەوە تا ڕادەیەکی زۆر هەموو خوێنەرێکی کورد خۆی لە نێو ئاوێنەی ئەو شعرەدا بینیوەتەوە، خۆی چ وەک تاک وەکو چارەنووسی کەسی خۆی وە وەکو چارەنووسی نەتەوەی خۆی. یەک لەو شعرانە قوربانی تۆزی ڕێگەتم ئەی بادی خۆشمنووری نالیە، شعرێکی ترکە بە بڕوای من ئەویش لە ئاستێکی زۆر باڵادایە و دیسان بە جۆرێک لە جۆرەکان هەر حکایەتی نۆستالژی و حکایەتی دابڕان لە زەریای نەتەوەیە، شعری خەوە بەردینەی سوارە ئیلخانەزادەیە و هەروەها دەربەندی پەپولەی شێرک و بێکەسیش کە لە ڕاستیدا ئەویش شعرێکی زۆر بەهێزە بۆ گەڕان بە دوای ڕەگ و ڕیشەکانی کوردبوونەوە. ناڵی جودایی هاوڕێیان 111 بیتە کە تقریبەن لە نێو شعری کلاسیکدا بە یەکێک لە درێژترین شعرەکانی مامۆستای هێمن لە قەڵەم دەدرێت و دیارە بە شێوەی مەسنەویە، واتە هەر کامێک لە بیتەکان سەروای خۆیان هەیەوە لە سەرەتاوە کە دەست پێ دەکات تا کۆتایی تقریبەن کۆمەڵێک وێستگە هەیە کە ئاڵقەکانی زنجیری ئەم با بڵێن چامە شعریە بەیەکەوە دەبەستێتەوە. من بۆ ئەوەی کە ئاسانکاری بکەم بۆ لێکدانەوەی ئەو شعرە لەو ڕوانگەی کە ئەم شەو باسی دەکەم، واتە ئەوەی کە چۆن مامۆستای هێمن لە گوتارێکی نۆستالژیکی با بڵێن منفعیلانەوە حرەکەت کردووە بەرەو گوتارێکی شۆڕژجێڕانەی چالاکانە و فعالانە، هاتووم شعرەکەم بەسەر چەند بڕگەدا دابەش کردووە و بۆ ئەو دابەشکاریەشم چیم کردووە لەو شۆنانەی کە مامۆستای هێمن لە واقعدا خەریکە لەگەڵ کەسێکی دەرەوەی خۆی دەدوێت کردومە بە پێوەری جیاکردنەوەی ئەو بڕگانە. بۆ نمونە شعری ناڵی جودایی هاوڕێیان بە ساقیە وابادەوە وابادەوە ڕوو لە لای من کە بەجامی بادەوە دەست پێ دەکات کە ئەمە یەکەم بڕگەی ئەم شعرەیە و شعرەکە بەردەوام دەبێت 34 بیت حرەکەت دەکا کە لەم بەشەدا لە ڕاستیدا پەیامی ئەم 34 بیتە دوای ئەو با بڵێن قسەکردنە لەگەڵ ساقی زیاتر ئەوەیە کە هێمن دەهەیە پێمان بڵێت مەی بۆ کەسی بێخەم نابێ، مەی بۆ کەسێک کە دەردی ژیانی نەچەشت بێت نابێ، مەی بۆ کەسێک کە باری ستەم شانی دانەخزان دەبێت نابێ و خەریکە پاسایەک دەهێنێتەوە بۆ ئەوەی کە ئەو با بڵێن هێمنەی کە مشتریە و لە مەیخانەیە کەسانێکی کەمن و لە ڕاستیدا ئەو شەرابەکە ئەو بە دەرمانی خەمی دەزانێت بۆ ئەو کەسەی کە دەردی کەم بێ، بۆ ئەو کەسەی کە ئەو دەردەکەی لە چەشنی ئەو دەردەی هێمن نەبێ لە ڕاستیدا حرامە. جا بۆیە بۆ نمونە لە هەندێک شۆنی زۆر دیاری ئەم بەشی یەکەمەدا هێمن زۆر بە ئاشکرایی باسی ئەوە دەکات ئەو کەسەی نەیچێشتووە دەردی ژیان، ئەو کەسەی نەیدیوە ئێش و برک و ژان، ئەو کەسەی نەکرا نیشانەی تیری خەم، شانی دا نەخزا لە بنباری ستەم، ئەو کەسەی هەستی بە زۆرداری نەکرد، تیغی زۆرداری برینداری نەکرد، هەتا دوایی هەموو ئەو پێوەرانە بۆ ئێمە دێنێتەوە کە دوجار ئەو کەسا کە ئەم چەشنە لە دەرد و ئازارانی نەبێت بۆ دەبێ بێت و بکامی خانە تەنگ شوێنی دیکە زۆرە بۆ گاڵتە و جەفانکە. پرسیارێک کە خوێنەر دەتوانێت لە خۆی بکات ئەوەیە کە باشە ئەو جۆرە خەمەی کە لێرەدا هێمن باسی دەکات، ئەو برکوژانەی کە باسی دەکات لە چ جۆرێکە؟ ئایا ئەم دەرد و ژان و ئازارەی کە هێمن باسی دەکات و خەریکە پاساو دێنێتەوە کە دەبێ شەرابی تاڵی بۆ بخوات خەم و دەرد و ژانێکی تاکە کەسیە، خەم و دەرد و ژانێکی دەروون ناسانەیە یا نا ئەمە خەم و دەرد و ژانێکی زۆر گەورەتر ئینسانیتر و کۆمەڵایەتیترە. لە بڕگەی دووەمی شعرەکەدا کاتێک کە دوای ئەو 34 بیتەی یەکەم جارێکی دیکە هێمە ڕوو دەکاتەوە دەڵێ
ڕوودەکاتەوە ساقی و دەڵێ ساقیە وا وەرگەڕێ وا وەرگەڕێ ڕوو لە لای من کە مەچۆ بۆ سەرپەڕێ. ئەم بەشە کە هەڵگری نۆبیتە و بڕگەیەکی کەمی شێعرەکەیە لە ڕاستیدا پەیامەکەی ئەوەیە کە دەڵێ مەی بۆ ئەو کەسانی کە ئەو دەردوژان و ئازارانیان نەدەبوو نابێ، بەڵام بۆ منی وێرانە ماڵ، بۆ منی ئاوارە، بۆ منی دوورەوەتەن دەبێت. کەواتە لێرەدا لەو بڕگەیەدا بۆمان ڕوون دەبێتەوە هێمنی موکریانی خەریکە باس لە خەمێک دەکا کە خەمی ئینسانێکی دوورەوەتەنە، خەمی ئینسانێکە کە لە پێناوی وەدەستهێنانی ئازادی بۆ نیشتمانەکەی لە ماڵی خۆی دوور کەوتوێتەوە و ئێستا لە غوربەتیشدا تەنانەت ماڵێکی ئاوەدانی نییە و وێرانە ماڵە. بۆیە دەڵێ مەی حەڵاڵە بۆ منی وێرانە ماڵ، بۆ منی سەرگەشتە و ڕوت و ڕەجاڵ، یا دەڵێ بۆ منی ئاوارە و دوورە وەتەن بولبولی بێبەش لە گۆزار و چەمەن. کەواتە لە بڕگەی دووەمدا هێمنی موکریانی بە شێوەیەکی ڕوون و ئاشکرا بۆمان شی دەکاتەوە کە خەمێک کە من لێرەدا باسی دەکەم کە ئەگەر بێخەمێک بێت و بەو شێوەیە بخواتەوە لە واقعدا جێگای ئێمە تەنگ دەکات و گاڵتە و گەت دەکات ئەو خەمەیە کە منێک کە لە پێناوی وڵاتەکەمدا ئاوارە بووم دەبێ هەڵگری بێ. بڕگەی سێهەم یا پاژی سێهەم یا بەشی سێهەمی ناڵی جودایی بۆ لەو شوێنە دەست پێ دەکات کە بۆ سێهەم جار هێمن خەریکە ڕوو دەکاتە ساقی و پێی دەڵێ ساقیە بۆ کوێ دەچی بۆ کوێ دەچی تۆش لەبەر ئەو ملهوڕانە ملکەچی. ئەم بڕگەیە لە واقعدا جۆرێک لە گلەیکردنە لە ساقی کە لێرەدا ساقی دەتوانێت بە جۆرێک لە جۆرەکان نوێنەری کەسانی ناو کۆمەڵ بێ، گەلەکەی بێ، نیشتمانەکەی بێت و گلەییان لێ دەکات. و لەم بەشەدا 43 بیت ئەم بەشە درێژەی دەبێت کە هێمن گلەیی و بناشتی خۆی بە کۆمەڵەکەی خۆی، بە گەلەکەی خۆی، بە نیشتمانەکەی خۆی دەگەیەنێ کە نابێ فری بخۆن، کە نابێ گەوهەری هونەر وە پشت جۆ بخەن. و لە شعرەکەدا بە وردی دەچێتە ناو ئەو بەشانەی کە وردە وردە بۆمان ڕوون دەکاتەوە بۆچی هێمن ئەو خەمەی خۆی بە خەمێکی شایستەی ئەوەی دەزانێت کە بۆی لە ڕاستیدا وتەنەکەی بەجێ بێڵێت و وێرانە ماڵ بێت. و لەم شعرەدا لەم بەشەدا هەرچەند هێمن خەریکە پەیوەندیەکی نێواندەقی لەگەڵ شعری شاعرێکی گەورەی فارس مەولەوی ڕۆمی بەدی دێنێ، جۆرێک لە پەیوەندی نێواندەقی دروست دەکات، بەڵام زۆر بە ئاشکراش ئەوە باز دەکات کە ئەو خەمەی کە مەولەوی فارس هەیبووە کاتێک دەڵێ مەستێ مەستەم ساڵغیاڵ دەستم بگیر تاو نەیۆفتاودەم زێپاڵ دەستم بگیر، جا دوایی هێمن بەردەوام دەبێت دەڵێت جاکە سەرخۆش بووم بە دەنگێکی نەوی بۆت دەڵێم ئەو شعرە بەرزەی مەولەوی بشنو از نی چون حکایت میکند از جدایی ها شکایت میکند. لێرەدا هێمن زۆر زیرەکانە باسی ئەومان بۆ دەکات کە ئەو جوداییەی کە مەولەوی ڕۆمی شکایەتی لێ دەکات و گەڕانەوە بۆ ئەسلی خۆی کە ئەسلێکی عیرفانی بێ و با بڵێن ئاسمانەکان بێت، لەلای هێمن پێچەوانە دەکەوێتەوە. لەلای هێمن ئەسڵیەت و ڕەچەڵەکی مرۆڤی سەردەم ئازادیە لە نێو وڵاتی خۆیدا، گەڕانەوەیە بۆ وەتەنێکی سربەخۆ. لەبەر ئەوەشەکە کاتێکە هێمن باسی شیوەنی خۆی دەکات، باسی شیوەنێکی ئاسمانی، شیوەنێکی خودایی، شیوەنێک بۆ گەڕانەوە بۆ ڕەچەڵەکێکی عیرفانی ناکات، بەڵکو بە هاوارێکی زۆر جوانی ناسانەوە و دەڵێت شیوەنی من شیوەنی ئینسانیە، بانگی ئازادی و گرۆی یەکسانیە، شیوەنی من شینی کوردی بێ بەشە، ئەو گەلەی حاشا دەکەن لێی و هەشا، با لەزارم بێتە دەرپشکۆی شعر با فراوانتر بکەم ئاسۆی شعر. تەنانەت کاتێک کە دەڵێ با فراوانتر بکەم ئاسۆی شعر دەتوانێت یەکێک لە مەبەستەکانی ئەوە بێکە ئەگەر شعری مەولەوی ڕۆمی
لە پێناوی گەڕانەوە بۆ ئەسڵێکی عیرفانی بووە، بەڵام شعری من ئاسۆکەی فراوانترەوە بۆ ئینسانەکانی دەوروبەری خۆمە و بۆ میلەتی خۆمە، میلەتێک کە هەیە بەڵام نەیارەکەی و ناحەزەکەی حاشای لێ دەکات. کەواتە وردە وردە هێمنی مکریانی خەریکە بۆمان ڕوون دەکاتەوە کە ناڵین و شینجێڕان و خەمێک کە ئەو لە سەرەتاوە باسی دەکرد وەکو غەمی غوربەت و وەکو با بڵێن هەستێکی نۆستالژیک دەری دەخست، لە ڕاستیدا ڕەگ و ڕیشەکەی لە خواستێکی تاکە کەسی و لە گەڕانەوە بۆ ئارەزوویەکی تاکە کەسی نییە، بەڵکو ئەوە خواستێکی نەتەوەییە و خواستەکە بۆ گەڕانەوە بۆ ئازادی مرۆڤ و بۆ مرۆڤایەتی و بۆ نیشتمانێکی سەربەست و ڕزگار بوو. و لە شعرەکەدا لەم بەشەکە بەردەوام دەبێ ڕاستە هەستی نۆستالژی دەگاتە ئەو پەڕی خۆی، ئەو کاتەکەم بۆ نمونە ئاور لە ڕابردووی مێژووی کوردی دەداتەوە لە ڕێگەی باسکردن لەو شاکارانەی کە لە نێو با بڵێن بۆ نمونە مەموزینی خانیدا هەیە، ئەو هەستە تەواو خەست و خۆڵ دەبێتەوە. بەڵام لەگەڵ ئەوەشدا خەریکە ئامادەمان دەکات بۆ ئەوەی کە ئێمە لەو مێژووە زێڕینەی ڕابردوومانەوە چاومان بکرێتەوە و ئێستامان ئاوەدان بکەینەوە. کاتێک کە هێمن باس لە بۆ نمونە ئەو هێمایانە دەکات کە لە نێو شاکارەکەی مەموزینی خانیدا هەیە، کەوتمە نێو چاڵی دیلی وەک مەمێ یایەزین لەکوێیە هاواڵی کەمێ، کوا قەرە تاژدین چەکۆ و عرفۆ لەکوێن بێنەهانام وەک پڵنگی چنگ بەخوێن، لاستە شۆڕێک بووم بە غەنیمی دوژمنان ئێستا ئەنگواوم بە تیری چڵکنان. هەتا دوایی لە واقعیدا هەموو ئەوانە کە هاواریان بۆ دەکات و هاواریان بۆ دەبات بۆ ئەو هەستە نۆستالژیکە، هێمن خەریکە خوێنەرەکەی خۆی ئامادە دەکات بۆ ئەوەی کە بڵێت ئەتۆ کە ئەوڕۆ لە نیشتمانی خۆ دووری لە ئازادی و ڕزگاری نیشتمانێکی سەربەست دووری خاوەنی ئەو مێژووە زێڕی نەبووی، بەڵام ئەو مێژووە زێڕینە ئەو نۆستالژیە بەشێکە لە مێژووی ئێمە و لە ڕابردوودا ڕوویدا و تەواو بووە. بۆیە لە بڕگەی چوارەمدا ئەو جار گۆڕانێکی ڕیشەی لە ناڵەی جودایی دروست دەبێت و لە ڕاستیدا ناڵە بۆ جودابوونەوە لە مێژووی زێڕینی ڕابردوو دەبێتە کردارێک و ئاکسیۆنێکی شۆڕەژێڕانە لەو شوێنێکە ئیتر هێمنی مکریانی ناوی ساقی ناهێنێ و ڕوو لە ساقی ناکە، بەڵکو لە بڕگەی چوارەمدا ڕووی لە نیشتمانەکەیەتی، ڕووی لە کوردەواریە و دەڵێ کوردەواری ئەی وڵاتە جوانەکەم، ڕۆڵەکەم، خێزانەکەم، باوانەکەم، ئەی ئەوانەی قەت لە بیرم ناچنەوە، ئێستا بمبینن ئەرێ دەمناستەوە. وەکو ئەوەی بڵێ کە لە بڕگەکانی پێشوودا ڕووی لە ساقیەک بوو بێ کە ئەو ساقیە زیاتر لە خەیاڵیدا بوو بێت کە قسەی لەگەڵ دەکات. بەڵام لەو بڕگەیەدا هەستی نۆستالژیک تەواو دەبێت، کۆتایی پێدێنێت و ڕوو لە ئەمری واقع دەکات، ڕوو لە وڵاتەکەی دەکات، ڕوو لە خەڵکی کوردەواری دەکات و قسەیان لەگەڵ دەکات و پێیان دەڵێت ڕۆژگار هاڕیومی وەک ئەسپۆنی ورد، هێز و توانای لێ بڕیوم دەردە کورد، بوومە گەبجار و دەکا گاڵتان بە من ئەو ڕموزنەی زەندەقی چوو لە من. ئیتر لێرەوە جارێکی دیکە کە 25 بەیت دەخایەنێ تا کۆتایی شیعرەکە، هێمن ڕووی لە کوردەواریە، ڕووی لە ڕەفیقانێتی، ئەی ڕەفیقان، ئەی عەزیزانی وڵات، ئەی برای هاوسەنگەری جەرگەی خەبات. یعنی لە باسکردن و قسەکردن لەگەڵ ساقیەک کە لە مەیخانەیەک دانیشت بێ و شەرابی تاڵی بۆ تێبکاوە، ئەویش بە ساقیەکە بڵێ بۆچی خەریکە ئەو شەرابە تاڵە دەخواتەوە، ڕوو وەردەگێڕێت و ئەو جار ڕوو لە نیشتمانەکەی دەکات و تەنانەت ڕوو لەو برایە دەکات کە هاوسەنگەرە. یعنی خۆشی لێرەدا هێمنی مکریانی لە نێو سەنگەردایە، لە نێو سەنگەرێک بە ناوی سەنگەری جەرگەی خەبات. کەواتە کاتێک کە باز لە خەبات دەکات قسەکانی ڕوونتر دەکاتەوە، پێمان دەڵێت گەردەناڵێنم ئەمن پەککەوتە نیم،
تێدەکۆشم بۆ وەسڵ تاکو دەژیم. ئەو وەسڵەی کە لێرە هەیە من باسی دەکات لەگەڵ ئەو وەسڵەی کە مەولەوی ڕۆمی باسی دەکرد جیاوازی هەیە. ئەو دەیەوێت بگەڕێتەوە بۆ سەرچاوەیەکی باڵای عیرفانی بۆ گەڕانەوە بۆ ئامێزی ئاسمان و ئەو ڕەسەنایەتەی کە خوددا پێی بەخشیوە، بەڵام ئەو وەسڵەی کە لێرە هەیە من باسی دەکات وەسڵێکە بۆ گەڕانەوە بۆ نیشتمان، بۆ ئازادی، بۆ مرۆڤایەتی. کەواتە کاتێک کە شعرەکەی مەولەوی ڕۆمی دێنێتەوە دەڵێ کۆششی من زۆر بەجێیە و زۆر ڕەوا، چونکە قانونی تەبیعەت وایەوە هەر کەسێک و دوورمان ئەسلی خیش باز جوویە دروزەگارێ بەسلی خیش، ڕۆژگاری وەسڵی هەیە من ڕۆژگاری گەڕانەوەیە بۆ نیشتمانەکەی و بۆ وڵاتێکی ئازاد. ئیتر کە لێرەدا هەیە من تەواو لە فەزای نۆستالژیکدا دەبڕێ و خوێنەر ئامادەی ئەوە دەکات کە بێتە ناو جێرگەی خەباتەوە، فەزای شعرەکە، گوتاری شعرەکە و تەنانەت ئەو وشانەی کە هەیە من بەکاری دێنێ لە ناڵی جوداییدا گۆڕانی ڕادیکاڵیان بەسەردا دێت. و ئیتر لێرەوە گوتاری نۆستالژی نییە، گوتاری شۆڕەژێڕیە. لەبەر ئەوەیە کە دەبینی لە دوای ئەو شعری مەولەویەوە دەڵێ ڕێگە دەبڕم کوانی هەنگاوم شلا، ڕاستە بێهێزم دەکەم ئەمما ملە، هەردە پێوم کێ و شاخ و چۆڵ و دەشت، دێم بەرەو کوێستان بەرەو باغی بەهەشت، دێم بەرەو زیخ و چەو و کانیاوی خۆم، چۆن لەوانە وەردەژێڕم چاوی خۆم، دێم بەرەو ئەو دار و بەرد و بەندەنا، دێم بەرەو ئەو باخ و مێرگ و چیمەنە، و ئەو دێم و دێمانە کە هەموو ئاماژەیە بۆ حرەکەت، بۆ جوڵە، بۆ ئاکسیۆنێکی خەبات جێرانە، بۆ شۆڕژگێڕی، تا کۆتایی شعرەکە بەردەوام دەبێت. و 16 جار لە 16 بەیتدا هێ من باس لە دێم و دێم دەکا و لە واقعدا تەواوی ئەو سیمایەی کە لە نیشتمانەکەی پێشتر لە ناو هەستێکی نۆستالژیک و غەمی غوربەتدا باسی دەکرد، لێرەدا لە ناو کەش و هەوایەکی شۆڕەجێڕانە و خەباتکارانەدا باسی دەکات و تا کۆتایی شعرەکە بەردەوام دەبێت و لە کۆتایی شعرەکەشدا گەورەترین پەیامی خۆی بە خوێنەرەکەی ڕادەگەیەنێ: دێم و ناو ترسم لە پەرژینی بەزی، هەر پەری سەرکەوت و دێوەزمە بەزی، تا بمێنێ نووری چاو و هێزی پێم، دێم و دێم و دێم و دێم و دێم و دێم، دێم هەتا هەم بێ بڕست و بیر و هۆش، گەرگلاشم کوردەواری و ئێوە خۆش. کە لە کۆتایی شعرەکەدا دەبینین دەگا بە ئەو پەڕی زەبری کاریگەری شۆڕژێڕانەی خۆی و دێم و دێم و دێم و دێم 8 جار لە یەک دێڕە شعردا دووبارە دەکاتەوە و پەیامی شۆڕژێڕانەی خۆی بە ئێمە دەگەیەنێ. زۆر جار کە ئێمە بیر لەوە دەکەینەوە چۆنە ناڵەی جودایی لە مێژووی ئەدەبی کوردی وا جێکەوتووە، بە بڕوای من یەکێک لە پاساوەکانی دەتوانێت ئەو شتە بێت کە من ئەمڕۆ هەوڵمدا باسی بکەمە، ئەویش ئەوەیە کە هێ من زۆر شاعرانە، زۆر داهێنەرانە، زۆر جوانی ناسانە ناڵەی جودایی لە کەش و هەوایەکی نۆستالژیک لەوەی کە مرۆڤێک ئارەزوو بکە بگەڕاتەوە ڕابردوویەکی زێڕینی ژیانی خۆی یا نیشتمانی خۆی و دابنیشە تەنها ئاهو ناڵەی بۆ بکات، ئەو گوتارە جێ بهێڵێت، بەسەریدا باز بدات، لێی تێپەڕێ و بگات بە گوتارێک کە تێیدا خەبات و جوڵە و حرەکەت و شۆڕش و نەتەنها ئاواتی گەیشتن بە ئازادی بەڵکو کردەی گەیشتن بە ئازادی جێبەجێ بکات و تەنانەت ئاواتی ئەوە بخوازێت کە ئەگەر هاتوو لەو ڕێیەدا هێ من بگلێ، ئەوە دیسان کوردەواری و ئەو کەسانی کە ڕێگای خەبات بەردەوام دەکەن خۆش بن. من لەو بابەتەمدا بەڕاستی هەوڵمدا زۆر بە چڕوپڕی باس لەو لایەنەی ناڵەی جودایی بکەم و لە ڕاستیدا ئەو دابەشکاریش تەنها بۆ ئاسانترکردنی تێگەیشتنی ئێوەی ئازیز بوو لەسەر ئەو شعرە و ڕوانین لە شعری ناڵەی جودایی لە گۆشەنیگای پەیوەندیە کە هەستێکی نۆستالژیک لەگەڵ هەستێکی شۆڕژگێرانە دەتوانێت هەیبێت.